پێشمەرگەی سلێمانی لە خاکی خۆیدا بۆ دووەم جار لەم وەرزەی خولی پلەیەکی عێراق میسانی دووچاری شکست کرد. خولی یانە پلەیەکەکانی عێراق و یانەی پێشمەرگەی سلێمانی لە یەکەم یاری قۆناغی دوودا میوانداری لە یانەی میسان کرد. پێشمەرگەکانی سلێمانی دەیانەوێت بەردەوامی بدەن با ڕکابەریکردن لەگەڵ ئەمانەی بەغداد کا پێشەنگی ڕیزبەندیان گرتووە. میسانیش ئامانجی بەدەستێنانی سێخاڵ یەکەم یاریە و قۆناغەیە. تایمیەکەم خاوەن یاریگا باشتر بوو، چەند جارێک نزیک بوون لە تۆمارکردنی گۆڵ بەڵام سەرکەوتوو نەبوون تا خولەکی حەفدە لە ڕێگەی لێدانێکی سزاوە جاکویس هامان گۆڵێکی بۆ پێشمەرگەکانی سلێمانی کرد و ئەو تایمە بەو تاکە گۆڵە کۆتایی هات. لا تایمی دووەم و لا سەرەتاوە میسانی میوان هێرشەکانیان لەسەر گۆڵی پێشمەرگە چڕ کردەوە بە مەبەستی یەکسانکردنەوەی ئەنجامەکە، بەڵام پێشمەرگەی سلێمانی لە هێرشێکی هەڵگەڕاوەدا لە ڕێگەی محەممەد عەباس خولەکی حەفتاوێکی کردە ناونیشانی گۆڵی دووەم. هەرچەندە دوای ئەو گۆڵە میسان لە هەوڵی کەمکردنەوەی ئەنجامەکە بوون بەڵام سەرکەوتوو نەبوون و یاری لە سوودی پێشمەرگەی سلێمانی بە کۆتا هات. وەکو هەموو یاریەکانیگە یاریەکانمان هەمووی بەڕاستی مەجموعەکەمان زۆر قورسە. وەکو هەموو یاریەکانیگە گرنگیەکی خۆیە بوو یاری میسان، چونکە یەکەم یاری مەجموعەی دووەم بوو، مەرحەلەی دووەم بوو، هەموو یاریەکان گۆڕانکاری کردووە و پێکاتەکانیان کامل کردووە. ئێمەش لە یاریگای خۆمان بوو پێویستمان بە سێخاڵ یاریەکە بوو، ئەلحەمدولillah سێخاڵ یاریەکەمان بەدەستێنا، بەڵام لە ئاسی خۆمان ڕازی نەبووین. بەڕاستی یاریکردنی ئێمە زۆر لەوە باشترە. ئینشەڵڵا بتوانین بۆ یاریەکانی دەرەوەش ئاست و ئەنجامەکانمان باشترکەین. ئومێدێکی زۆرمان هەبوو ئەم یاریە بە سەرکەوتن کۆتایی پێبهێنین، بەڵام بەهۆی چەند هەڵەیەکی تاکە کەسیەوە دوو گۆڵمان لەسەر تۆمارکرا و یاریەکەمان لە دەستدا. پیرۆزبایی لە یانەی پێشمەرگەی سلێمانی دەکەم. ئینشاڵڵا لە یاریەکانی داهاتوو قەرەبووی ئەم شکستە دەکەینەوە. دوای تێپەڕبوونی 12 هەفتە لە خولی پلەیەکی عێراق پێشمەرگەی سلێمانی خاوەنی 20 خاڵە لە 11 یاریدا یانەی میسان لە کۆی 11 یاری ئەنجام درا و 11 خاڵی کۆ کردوتەوە. ئەستیار حاجی، کەناڵی پەیام، سلێمانی.